سڵاوتان لێبێ بینەرانی یازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردەی گرنگترین هەواڵەکان. راپۆرتی کادری دەرمانی خۆبەخش لەسەر گەندەڵی سیستماتیک لە نەخۆشخانەکانی سنە. هەڕەشەی سوپای پاسداران لە دانیشتوانی ناوچە سنووریەکانی شاهۆ. دەست بەسەرکردنی برای موحسین مەزلوم لە مەهاباد. سەپاندنی زیندان بەسەر عەلیوڵڵا وەیسی لە شاری سنە. گواستنەوەی پوریا ئەحمەدی بۆ زیندانی ئێڤین. ڕێپێوانی پیاوانی کانتونی فورات بە بۆنەی 25 نۆڤەمبر. ناڕەزایەتی کرێکارانی ئافای ڕوودبار لە ئاست نەدانی هەقدەست. کۆبوونەوەی دەستفرۆشانی پەرەند لە بەردەم شارەداری و کۆبوونەوەی بنەماڵەی غەفار ئەکبەری لە بەردەم دادگستەری مەلێکان. درێژەی هەواڵەکان. راپۆرتی کادری دەرمانی خۆبەخش لەسەر گەندەڵی سیستماتیک لە نەخۆشخانەکانی سنە. ڕۆژی یەکشەممە 27 خەزەڵوەر ڕێکخراوی پزیشکان و پەرستارانی خۆبەخشی کوردستان راپۆرتێکی سەبارەت بە گەندەڵی سیستماتیک لە نەخۆشخانەکانی شاری سنە بڵاو کردەوە. ڕێکخراوی پزیشکان و پەرستارانی خۆبەخشی کوردستان لە راپۆرتەکەیدا ئاماژە بە گەندەڵی بەرپرسانی دەوڵەتی شاری سنە و بە تایبەت بەڕێوەبەرانی نەخۆشخانەکانی ئەو شارە دەکات و دەڵێت نرخی کارانەی کادری دەرمان زۆر کەمتر لە ئاستی ئێران ئەژمار دەکرێت. تەنیا لە ساڵی 1401دا نرخی جیاوازی کارانەی پزیشکیانی گشتی 10 ملیارد تمەن بووە. هەر کات پزیشکان، پەرستاران و بەهیارانی ئەو شارە ناڕەزایەتیان دەربڕیوە، ڕوبەڕووی هەرەشەی حراست و ناوەندە ئەمنیەتیەکان بوونەتەوە و ئەو ڕەوەندە هەر درێژەی هەیە. هەڕەشەی سوپای پاسداران لە دانیشتوانی ناوچە سنووریەکانی شاهۆ. بەپێی ڕاگەیاندنی سوپای پاسداران، ئەو هێزە سەرکوتگەرە لە ڕۆژی 27 خەزەڵوەری ئەم ساڵەوە مانۆڕێکی گەورەی نظامی لە ناوچە سنووریەکانی شاهۆدا تا ڕەوانسەر دەست پێ دەکات و سەبارەت بە هاتووچووی گوندنشینان لەو ناوچە هۆشداری بە خەڵک داوە. بەپێی زانیاریەکان، مانۆڕەکەی سوپای پاسداران 1 مانگ ئەخایەنێت و ڕێگە لە هەر جۆرە هاتووچووی ئاسایی خەڵک دەگرن. سوپای پاسداران بە ئاشکرا هەڕەشە لە خەڵک کردووە و ڕایگەیاندووە کە بەرپرسیارەتی هەر زیانێکی گیانی و مادی لە ئەستۆی کەسانێکە سەرنجیان بە هۆشدارەکان نەداوە. بە وتەی هاونیشتمانیەک، سوپای پاسداران بە دانیشتووی گوندەکانی دەگاگا، ڕەزا و کەڕاوای وتووە کە بە هیچ جۆرێک سەردانی ناوچە شاخاویەکان نەکەن تا زیانیان پێ نەگەیت. گیانەدەستانی کرێکارێک لە مەعدەنی بەردی قوڕوە. ڕۆژی یەکشەممە 27 خەزەڵوەر کرێکارێکی شاغڵ لە مەعدەنێکی شکاندنی بەرد لە شاری قوڕوە بە ناوی ڕەحمەت بەختیاری تەمەن 48 ساڵ و خێزاندار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار گیانی لەدەستا. بەپێی زانیاریەکان، ڕەحمەت بەختیاری شۆفێری لۆدێر بووە و لە کاتی چاکردنەوەی پارچەیەکی ئەو ماشینە تووشی ڕوودا و هاتووە و گیانی لەدەستاوە. شایانی باسە کە نەبوونی ئیمنی شوێنی کار لە ئێران ساڵانە سەدان کرێکار دەکاتە قوربانی و کۆماری ئیسلامی پابەند بە یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکان نییە و بایەق بە ژیان و تەندروستی کرێکاران نادات. دەست بەسەرکردنی برای موحسین مەزلوم لە مەهاباد. جوانا تەیمەسی، هاوژینی نەمر موحسین مەزلوم، 1 لەو 4 بەندکراوە سیاسیە لەلایەن ڕژیمەوە ئیعدامکران لە ماڵپەڕی تایبەتی خۆیدا ڕایگەیان ڕۆژی یەکشەممە 27 خەزەڵوەر ئومید مەزلوم برای موحسین مەزلوم لەلایەن ئیدارەی ئیطلاعاتی مەهابادەوە دەست بەسەر کراوە. ئومید مەزلوم پێشتریش لە هێرشی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی لە گوندی ئۆتەمیشی سەربەشاری مەهاباد دەست بەسەر و ڕۆژی 7 خەرمانانی ساڵی 1402 بە دانانی وەسیقەی قورسی 1 ملیارد و 100 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرابوو. سەپاندنی زیندان بەسەر عەلیوڵڵا وەیسی لە شاری سنە. عەلیوڵڵا وەیسی چالاکی مەدەنی و بەندکراوی سیاسی پێش و خەڵکی سنە لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە سەرۆکایەتی قازی مستەفا عەزیزی بە 1 ساڵ و 6 مانگ زیندان مەحکوم کرا. عەلیوڵڵا وەیسی ڕۆژی یەکشەممە 24 پوشپەڕی 1403 هەتاوی بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتی ڕاگوێزرا.
22 خەزەڵوەری ئەمساڵ ئەو چالاکە مەدەنیە لەلایەن دادگای ئینقلابی سنە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبنەیارەکانی ڕژیم و تەبلیغ دژی نظام بە 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم و ڕۆژی ڕابردووی حکومەکەی پێڕاگەیەندرا. گواستنەوەی پوریا ئەحمەدی بۆ زیندانی ئێڤین. ڕۆژی یەکشەممە 27 خەزەڵوەری 1430 هەتاوی پوریا ئەحمەدی شارومەندی خەڵکی سنە بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 6 مانگ بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ئێڤین کرا. پوریا ئەحمەدی ڕۆژی دەیگەلاوێژی ساڵی 1402 هاوڕێ لەگەڵ وریشە مرادی لە جادەی کامیاران بۆ سنە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بە هاوکاری لەگەڵ حیزبنەیارەکانی ڕژیم تۆمەتبار کرا. ناوبراو سەرەتا لەلایەن لەقی 15 دادگای ئینقلابی تاران بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا، بەڵام سزاکەی لە دادگای پێداچوونەوە بە 4 ساڵ و نیو زیندانی تعلیقی و 6 مانگ زیندانی تەعزیری گۆڕدرا. برینداربوونی سێ ئەندامی سووریای دموکراتیک لە هێرشی خۆکوژی داعش ڕۆژی یەکشەممە 27 خەزەڵوەری 1430 هەتاوی ماتۆرسیکلتێکی بۆم ڕێژکراوی تروریستانی داعش بە هێزەکانی سووریای دموکراتیک لە دەوروبەری حەسەکە تەقیەوە و بەهۆیەوە 3 کەس بریندار بوون. بەپێی راپۆرتی بەڕێوەبەرایەتی ڕۆژئاوای کوردستان، تروریستێکی ماتۆرسەواری خۆکوژ لە گوندی ڕێگا سپی سەر بە شاری حەسەکە بە هێزەکانی سووریای دموکراتیک خۆی تەقاندەوە و لە ئەنجامی ئەو هێرشەدا 3 کەس بە سەختی بریندار بوون. ڕۆژی شەممەش لە ئاکامی هێرشێکی تروریستی دیکە لە ڕۆژئاوای کوردستان کەسێک گیانی لەدەستا و 3 کەس شارومەندی دیکە بریندار بوون. ڕێپێوانی پیاوانی کانتۆنی فورات بە بۆنەی 25 نۆڤەمبر. ڕۆژی یەکشەممە 27 خەزەڵوەر پیاوانی کانتۆنی فورات لە ڕۆژئاوای کوردستان بە بۆنەی نزیک بوونەوە لە ڕۆژی 25 نۆڤەمبر ڕۆژی بەرەنگار بوونەوە لەگەڵ تند و دیژی دژ بە ژنان ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتی میدیاکانی ڕۆژئاوای کوردستان، پیاوانی کانتۆنی فورات لە مەیدانی ژنی ئازاد لە شاری کۆبانێ کۆبوونەتەوە و بەرەو مەیدانی ئاشتی ڕێپێوانیان کردووە. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی شەڕی داعش، دوورشمەکانی ژن ژیان ئازادی و تۆ بە هێزی خۆت بپارێزەیان بەرز کردووەتەوە. بەڕێوەبەرانی شاری کۆبانێ لەو چالاکیەدا سەبارەت بە مافەکانی ژنان و پێشەنگایەتی ژنانی ڕۆژهەڵات بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری قسە و باسییان کرد و ڕێزیان لە یادی هەموو گیانبەخکردووان گرت. کۆبوونەوەی ئاسنفرۆشەکان لە سیرجان. ڕۆژی یەکشەممە 27 خەزەڵوەر سنفی ئاسنفرۆشەکانی شاری سیرجان لە ئاس زۆری بارج و ماڵیات دەستیان لە کار کێشا و کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان، شارەداری سیرجان نرخی باج و ماڵیاتی لە 10 ملیۆن تمەنەوە بۆ 170 ملیۆن تمەن بەرز کردوێتەوە. شەوی ڕابردووش مەمورانی شارەداری ئەو دوکانانەی باجیان پەرداخت نەکردووە پۆلم کردووە. کاسبکارانی سیرجان دەڵێن شارەداری بۆ ژمارەیەک لە ئاسنفرۆشان باجی 500 ملیۆنی تمەنی دیاری کردووە و ئەو بابەتە بۆتە هۆی ناڕزایەتی برینی کاسبکارانی ئەو شارە و ڕۆژی ڕابردوو سنفی ئاسنفرۆشان لە ناوەندی سیرجان خۆپیشاندانیان کردووە. ناڕزایەتی کرێکارانی ئافای ڕوودبار لە ئاسنەدانی حەقدەست. ڕۆژی یەکشەممە 27 خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ئاو ئاوەڕێ ڕوودبار لە ئاسنەدانی 12 مانگ حەقدەست ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان 6 کرێکار لە ڕێکخراوی ئاو ئاوەڕێ ڕوودبار کار دەکەن، بەڵام ماوەی 12 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا ژیان بەسەر ئەبن. کرێکاران دەڵێن بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمین ئیجتیماعی تووشی کێشەی دەرمانی بوون. چەند جار ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام بەرپرسانی دەوڵەت سەرنجیان بە کێشە و گرفتەکانیان نەداوە. کۆبوونەوەی دەستفرۆشانی پەرەند لە بەردەم شارەداری. ئێوارەی یەکشەممە 27 خەزەڵوەر دەستفرۆشتانی شارستانی پەرەند لە بەردەم شارەداری کۆبوونەوە و دژ بە هەڵسوکەوتی نامبوانەی مامورانی شارەداری دروشمیان بەرز کردەوە. بە وتەی ناڕازیان، مامورانی شارەداری ڕێگەیان لە کەسبوکاری دەستفرۆشان گرتووە و زۆر جار پارەیان لێوەردەگرن یا هێندێک شوێنی دیاریکراوی سەر شەقامەکان بە دەستفرۆشان بەکرێ ئەدەن. دەستفرۆشانی شاری پەرەند خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوتی شارەداری بوون و ڕایان گەیان. بەهۆی بێکاری ڕۆیان لە دەستفرۆشی کردووە و نان ئاوەری خێزانیەکانیان و زۆربەیان کرێنشینن.
کۆبوونەوەی بنەماڵەی غەفار ئەکبەری لە بەردەم دادگستری مەلکان. ڕۆژی یەکشەمە 27 خەزەڵوەر بنەماڵەی غەفار ئەکبەری لە بەردەم دادگستری مەلکان کۆبوونەوە و هەوڵی دەست بەسەرکردنی داستانی ئەو شارەیاندا. ڕۆژی شەمە 26 خەزەڵوەر بەنجکراوی خەڵکی مەلکان بە ناوی غەفار ئەکبەری بەهۆی ئەشکەنجەی مەئمورانی ڕژیم و بێبەشکران لە دەرمان گیانی لەدەستا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بەرپرسانی زیندانی مەلکان سەبارەت بە دۆخی خراپی تەندروستی ئەو بەنجکراوە هۆشداریان بە دادستانی دابوو، بەڵام دادستان لەگەڵ ناردنی بۆ نەخۆشخانە دژایەتی کردبوو. بەو بۆنەوە ڕۆژی شەممە غەفار ئەکبەری گیانی بەخت کرد و بنەماڵەکەی ڕۆژی یەکشەمە هێرشیان کردە سەر دادگستری مەلیکان و هەوڵی دەست بەسەرکردنی داستانیاندا، بەڵام دادستان بە هاوکاری هێزەی ئینتیزامیەکان هەڵهاتووە و خۆی حەشارداوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندان دژی سەرمایەداری لە پاریس و ڕۆم. ڕۆژی یەکشەمە 27 خەزەڵوەر دژبەرانی سەرمایەداری و لایەنگرانی ژینگە لە شارەکانی پاریس و ڕۆم ڕژانە سەر شەقام و دژایەتی خۆیان لەگەڵ ئەو سیستەمە چاوسێنەرە نیشاندا. بەپێی راپۆرتەکان هەزاران شارومەندی فەڕانسەوی لە شەشەمین ساڵڕۆژی بزوتنەوەی دژە سەرمایەداری جلی قەزەردەکان لەسەر شەقامەکانی پاریس خۆپیشاندانیان کردووە و خوازیاری یەکڕێزی و یەکگرتووی هەموو کرێکاران و زەحمەتکێشانی جیهان بۆ ڕخواندنی ئەو سیستەمە بوون. لە لایەکی دیکەوە هەزاران دژبەری سیستەمی تاڵانکەری سەرمایەداری و لایەنگرانی ژینگە لە شاری ڕۆمی ئیتالیا هاوکات لەگەڵ دانوستانەکانی کاپ 29 لە وڵاتی ئازەربایجان خۆپیشاندانیان کرد. ناڕازیان خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ، ڕێگری لە بڵاوبوونەوەی زۆرتری گازی مونکسیدی کەربۆن، جێگرکردنی ئاشتی سەوز لە سەرانسەری جیهان بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.